دوعا دەکەین و دەپاڕێنەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی پارێزراومان کەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. یا ربی خوایە گیان ئەوانەی کە بەر ئەو کارە ساتە کەوتون لێیان خۆشبی و دەرەجەیان بەرزکەیەوە لە لای خۆت و بە بەهەشتیان شادکەی. خوایە ئەوانەی کە بریندارن لەو کارە ساتەیەدا خوایە شیفایان بۆ بنێری بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت. یا ربی خوایە گیان ئەوانەی کە لە ژێر دار و بەرد و خانوەکان داماونەتەوە بەهانایانەوە بچی و ڕزگاریان کەی. یا ربی خوایە گیان سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی و بەهانای هەموو لایەکمانەوە بی. خوایە ئەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی لەسەری هەلابەری. یا ربی خوایە گیان ئەوەی کە نەخۆشە شیفای بخێری بۆ بنێری. ئەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی هەیە و دڵی توندە یا ربی خوایە گیان دڵی ئاسوودەکەی بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی ڕۆشنکەی. یا ربی خوایە گیان بەهانای هەموو ئەو کەسانەوە بچیم کە لە ناخۆشی و ناڕەحەتی و دەردەسەریدان کە کارەساتیان بەسەردا هاتووە. یا ربی خوایە ئێمە لێرەوە دوعایان بۆ دەکەین کە بەهانایانەوە بچی و دەروی خێریان لێ بکەیەوە. یا ربی خوایە گیان دەروی خێریش لە ئێمە بکەیەوە عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان مرێنی لە ناخۆشی و ناڕەحەتی و بوومەلەرزەی قیامەت بمان پارێزی لە دەشتی مەحشەر و ناخۆشیەکانی دۆزەخ بمان پارێزی بە بەهەشتی پان و بەرینی خۆتمان شادکەی و هەمومان لە بەهەشدا بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.